سڵاتان لێبێت ئەمڕۆ باس لە ڕێزگرتنەکەین لەو کەسانی کە لە خۆمان گەورەترن هەمیشە لەناو کووردا لەناو کۆمەڵگای کوردەواریە ئەم ڕێز و ئەحترامە هەبووە و ئێستای شەیەوە پێشتریش بە هەمان شێوە زیاتر بووە کاتێک کە کەسێک لە خۆمان گەورەتر بووە بە تایبەتی و کەسانی کە ڕیشان سپێ و کەسانی کە تەجروبە و ئەزمونیشانێ لە ژیانە هەمیشەوا پەروەردەکراوین کە شەرمیان لێ بکەین کە ئەگەر لە کۆڕ و مجلسێکە ئەوان کە دانیشتون ئێمە قسەیان نەبڕین ناخود بە شەرمەوە مامەڵە بکەین تا چەند گرنگە ڕێز و ئەحترام واتە گەورە ڕێز لە بچووک بگرێ و بچووکیش بە هەمان شێوە ڕێز لە گەورەکان بگرن. ئێستا کۆمەڵگای کوردی بەچ ئاراستەیەکە خۆ بەچی ئاخارێکا ڕۆشتووە ئەم دابوونەریت و ڕێز و ئەحترامی کە لە نێوان گەور و بچووکە هەبووە پێشتر ئێستاشکە هەیە لە چه ئاستێکدایە و چی وای کردووە کەمێک کاڵبوونەوەی بەخۆ بینیوە ئێمە قسە و گفتوگوی زیاتر لەسەرەوە ئاکەین و بە دیاریکراوی تا چەند گرنگە ڕێز لەو کەسانە بگرین کە لە خۆمان گەورەترن جادایەکمان بن یان باوکمان بن یاخود مامۆستایەکمان بن یاخود ئەگەر کەسێکی بێگانێش بن گفتوگۆی زیاتر لەسەرم بابەتاکەین بینەرمان بن. تا چەند گرنگە ڕێز لەو کەسانە بگرین کە لە خۆمان گەورەترن. تا ڕادێکی باش ئەبێ ڕێزان لێ بگرینەوە کەسانی لە خۆمان گەورەترن چونکە ئینسان بۆ جوانە کە تۆ ڕێز لە کەسێکی بەرامبەرەکەی خۆت بگری تا ڕادێکە گەورەترە هەر لە ناحی دینیشەوە لە ناحی کۆمەڵایەتیەوە شتێکی زۆر باشە پێم من وا پێم باشترە. دایکی خواتە من درێژەکە پێت خۆشە بوونە مناڵەکانت یان و کەسانی کە لە تۆ مناڵترن بە شەرم بوو بە ئەحترام و بە ئەدەب و مامەڵە لەگەڵا بکەن وایە؟ طبعاً وایە ئەرەوەڵا تا ڕادەیە ئەو کەسە بەرامبەر نەک بەرامبەر دایک کە تۆ ڕێز لە دایک و باوکی خۆت گرت بە شێوەیەکی سێکەی کەسێکی تریش لە دەرەوە بینی بە هەمان شێوە ڕێزی لێگری دائیمەن دایکان و باوکان مناڵەکانیان بەو شێوەیە پەروەردەکەن کە بەرامبەر خۆیان ڕێز بگرێت کە ڕێزی لە دایک و باوکەکەی گرت طبعاً لە دەریشەوە ڕێز بەرامبەر خۆیەگرێ لە مامۆستاکەیە گرێ لە کەسی بەتەمەنە گرێ تا ڕادێ ئێستا بۆ نمونە من مناڵەکانی خۆم بەشەوە پەروەردەکردەوە کە کەسێکی بەتەمەنە بینن لە خۆیانەوە ڕز و عەتفیان بۆچێت وا جوانە. چۆن ئەمە ئەرکە لەسەر دایک و باوەیە کە منداڵەکانیان بە شێوازە پەروەردە بکەن کە ئەگەر لە شوێنێکا کەسێکیان بینی لە خۆیان گەورەتر بە ڕێز و بە ئەحترام و بە ئەدەب و مامەڵیان لەگەڵا بکەن بە شەرمەوە. تا ڕادەیەکی باش ئەرکی دایکیشە و ئەرکی باوکشە تا ڕادەیەک زیاتر ئەرکی دایکە بۆ چونکە مناڵ زیاتر لە دایکە و نزیکترە بەڵێ چونکە جاتر دایکی لە ماڵەوە لەگەڵیا هەسو و کەوتەکە لەگەڵیا هاتوچۆکە مناڵەکە دایکی بە شێوەیەکی وا تەعامولکە لەگەڵ ئەو مناڵەیە کە مناڵەکە هەست بە بوونی خۆی بکە کە تۆ ڕێز لە مناڵەکەت گێت بۆ من بەڕای من گەورەکانیش ڕێز لە مناڵەکان بگرێن کە گەورەکان ڕێز لە مناڵەکان گێت دوایە تۆ فێری ئەو مناڵاکەی کە ڕێز لە گەورەکەش بگرێت چونکە مناڵیش پێویستە تۆ لەسەر تۆ کە ڕێز لە مناڵیش بگریت نەک هەر بە تەمەن کە هەر تەمەنە و بەپێی بڵێ مەجای خۆت کە بێ ڕێزی لێ بگری کە تۆ ڕێز لە مناڵەکە گرت مناڵەکە فێرە بێ ڕێز لە تۆ بگرێت کە تۆ ڕێز لە مناڵەکە نەگرت کەواتە سەیرەکەی ئەویش کاردانەیەکی ناشرینە بێ بەرامبەر تۆ. بە حکومەوەی تۆ ئێستا دایکی و تەجروبەیەکە هەیە لە ژیانتا ئێستا بەراورد بە چەند ساڵێک بەر لە ئێستا لە ڕووی ڕێز و ئەحترام و لە ڕووی گەورە و بچووکیەوە گۆڕانکایی بەسەر هاتووە؟ بەڕای من ئەوسا باشتر بوو ئەوسا زیاتر سەیدەکە مناڵ زیاتر دەرو دراوسێش نەک بۆ هەر بۆ عایلەکەی خۆت سەیدەکەی لە گەڕەکێکە ژای بۆ نمونە لە سلێمانیا گەڕەکەکە هەمووی وەکو خوشکبرا وابوون بەیەکەوە یعنی وەکو یەک عایلە وابوون بەیەکەوە چونکە ئەوەنە ڕێز و ئەحترامی تیا بوو بەڵام ئێستا بەداخەوە ئەوە کاڵ بووەتەوە زیاتر نەماوە هەروەڵا چی وایە؟ وڵی ئیتر بەپێی زروفەکە لەوەیە گۆڕابێ بەپێی تەکنەلۆژیا کە زیاتر بڵین بابەتی مۆبایل و تەکنەلۆژیا و شتی تر هاتووە تۆڕە کۆمەڵاتەکان هاتووەتنەوە زیاتر نوای بۆ چەم کەوا بێت. بەڵێ ئەی تۆ چۆنی؟ تۆ لە پۆلی چەنی؟ پۆلی حوتم. پۆلی حوت خۆشبی شەڵاتە من درێژبی تۆ گەر مامۆستاکە دیان کەسێک لە خۆت گەورەتر بێت چۆن مامەڵی لەگەڵاکەی؟ وەڵام من بەڕێز مامەڵی لەگەڵ شەرم لە کەسی گەورەترەکەی لە خۆت؟ وەڵا زۆر.
مساء فرمي من لا يرحم صغيرنا ولا يحترم كبيرنا فليس منا ئەوەی بەزەی بە مناڵەکانمان نێتەوە ڕێز لە پیر و ڕیسپەکان نەگرێ لە ئێمە نییە ڕێزگرتنی کەسانی بە ئەزمون و بە تەمەن و ئەوانە خۆ و سوودی لێبین پێش هەموو کەسێ لەبەرەوە خاوەنی ئەزمونن دنیایان دیوە بە تەجروبەکان ڕۆشتن تۆ ئێمە ئەگە کەسێک گەنج بێ ئەو شتانە نازانێکەوانێ ئەمە خاوەنی حکمت و لێبوردەیی و لێزانین و ئەوان شتەکان لەو سەریەوە ئەبینن بەڵێ تێبینیت چیە لەسەر گەنجانی ئێستا سەبارەت بە ڕێزگرتن گەنجانی ئێستا ئەگە بە قسەی بە تەمەنەکان نەکەن خۆیان زەرەکەن پێش هەموو کەسێ ینی بەشێک لە گەنجان ئێستاش ئەچەمێنەوە دەسی خەڵکی بە تەمەن ماچەکەن هەندێکیشان خۆیان لەوان بە ئاقڵترە زانن دەستماچکردنەکە شتێکی باشە بەڵام گرنگەوەی بە قسەیشی بکات گرنگەوەی کە ڕێگایشی پیشانیان بە قسەی بکە گرنگەوەی کە پێڵە شەو درەنگ مەسۆ دەرەوە بە قسەی بکە گرنگەوەی کە پێڵە بڕۆ بخوێنە بە قسەی بکات ئامۆژگارەکانی وەربگرێت کاتێک کە سابەتێکینێکە بە هەدەری نەیات بە قسەی بکات لە پرۆسی زەواجە لە ژیانی ڕۆژانەیە بە قەنەعەتی من پیر وەکو مەرجەعی وایە بۆی بگەڕیتەوە هەمیشە ئەوانی کە معلومات و زانیاریان پێمەرج نییە خاوەنی بڕوانامە بن ئەوانی کە پیرن ڕیشان سپیا تەجروبەیشانەیە ئەمانە شتەکانیان بە عەمەلی بینیوە تەجروبەی زۆرشیان کردووە بۆیە پێویستە بۆ نوێجویان لێ بگرین قسەکانیان بە هەن وەربگرین زۆرجار هەر کە قسە ئەکەن وەکو وایە کتێبێک بە دیاری پێشکەشکەن کە وتەیەکە پێش بۆ باسەکان وەکو ئەوایە یعنی ئەزمموی چەندین ساڵی خۆیان لە چەند چرکەیەکا بۆ تۆ باسەکەن قسە چییە بوو بۆ گەنجەکانمان کە وەکو پێشتیش ئاماژەم پێکرد هەندێک جار خۆیان لە دایک و باوکیان بە ئاقڵترە زانن ئەڵێ ئەمە دواکەوتووە یانم قسانە کۆن بووە ئێستا بەم شێوازە ئێمە باشتری لێزانین کارێکی باش ناکەن چونکە دایمە بتێنێتەوە نەسیحەت تۆزە ناخۆشە نەسیحەت تۆزە لەوسێ ڕق بکەوێتەوە تایبەتی نەسیحەتی باوکان کە کاتێ نەسیحەتی مناڵەکەیەکە مناڵەکە پێی ناخۆشەوە ئەزانێ ئەو ئەیشکێنێتەوە بەڵام وانە بەڵام کە کاتێ خۆشێگاتە ئەو تەمەنە ئێستا لەوچ من خۆشم کە کاتێکگەیتە تەمەنێ بیرتەکەوێتەوە کە باوکە باشترین کەس بۆ لەگەڵتا کە کاتێ پێی و توی هاوڕێتی کەسی خراپمەکە لە مەسلحەی توی بۆ چکە زانێ کە تۆ فترێکە کە لەگەڵ ئەو کەسا ڕۆشتی بەرەو خراپە و بەرەو هەڵدێرتە بە کە کاتی ئامۆژگوتێتی بخوێنە باشتر ئەی بە قسە بکردا باشترە بۆگە باشتر بوو خوێندایە کاتەکانی بە فێڕۆنەیە هەموو قسەکانیان شتیا یا ئەڵێ خەریشی شتی خراپمە بە هەموو قسەکانیان باش و چاکە بەڕێی من کۆتا پرسیارت لێکم ئەو کارانە چینیان وای کردووە کە ئەم ئەدەب و احترام و ڕێز و جۆراڵێ کەم بێتەوە وەڵی وای کرۆ تاسیری لەسەر گەنجەکانمانەیە ئەتی من لەوە چ شێوەی ڕواڵەتی بێ کابرا کاریگەرە بە کەسێکی گۆرانی بێژ ڕەگەر ڕێز و حرمەتمان بۆیان بە ڕاپەرێک بە یاریزانێک بە بەرنامەی تەلەڤیزیۆنی بەڵام ئەو سێری ئەوە ناکە کەسێک لەوە چێ جلەکەی بەو شێوەیە نەبێ لە ڕووی خۆگۆڕین و ئەتەشێتە بەو شێوەیە بەڵام نازانێ ئەوە ئەم کەسە وەکو فەرهەنگێ وایە وەکو قاموسێ وایە بێ بۆی بگەڕێتەوە ئەو ژیان ئەزانێ ئەو ئەزمموی کردو ئەو بە ئەو بەو هەڵدێرانە ڕۆشتۆ تی پەڕان و ئەمڕۆ باس لە ڕێزی گەورە بچووک ئەکەین ماوە ینی بۆ نمونە کەم بوو بەس بووە باشە باشە کەم بۆتەوە بەس باش بۆتەوە زۆر باش بە تایبەتی ڕێز لە ئەوانی کە لە خۆمان گەورەترن بە نمونە پیاڕیش سپیەکان ئەوانی کە تەمەنیشان هەیەوانی کە ئەزمونیشان لە ژیانە هەیە تا چەند گرنگە بە احترام ڕێزە مامەڵە لەگەڵا زانی ڕاستێکە چییە ئەوانەی گەنجن ئیستا سەعاتێک و دوو هەڵەسن نەخەو ئەڵێن حکومت وا و ئەم شتە وا ئۆشتێت تۆ سەعات یەک و دوو لە خۆڵەسی ئیشی چی ئەبێت کە لە یەک و دوو هەسای ئەگە بەیانی زوو وەکو جاران هەسای ئیشێکت کارێکت جێبەجێ کرد هەموو شێکت ناجەحەبی بێگومان وایە کاری چییە کە احترام و ڕێز و ئەم ڕەوشت و بە هاجوانانی کە پێشتر لە ناو کووردا هەبوو تایبەتی کە ڕسپێکمان ببینایە خۆ مامۆستای خۆمان ببینایە شەرممانە کرد دوورەکەوتینەوە لەو شوێنەیان لە مدرسێکە کەسێک قسەی بکردایە قسەکەی ئەومان نەئەبڕی بەڵام ئێستا هەستەکەی کەمی ئەو شتانە کاڵ بوونەتەوە چی وای کردەوە بشتانە کەم بێتەوە بەڵێ ڕاستەکەی کاڵ بوونەتەوە بەس ئەوانەی پێشوو قسەکانیان تەواوە ئەڵێ بەرد لە شوێن خۆی زەنگینە سە تۆ لەم شاری خۆت دەرچوە کەس حسابت بۆ ناکە بچیتە وڵاتێتتر ئەڵێن تۆ هەر عێراقیت
وایە بشتێ ئێران بە حیاتی شتێک ناداتێکەوە سوادەی لێکەی ئیلا لە وڵاتی خۆتان بەقەت ئیسفادە ناکەن وایە اینجا ئەبێ ڕەنج بدەیت بۆ وڵاتەکەی خۆت وڵاتەکەی خۆت پێشخی وڵاتەکەی خۆت خۆش بووە سە کابرای گەنخانستانی تێ پاکستانی تێ ئەو بۆ دڵی نائێشێ بۆ وڵاتەکەی تۆ وایە دڵی نائێشێ بۆ وڵاتەکەی تۆ بەس خۆت تو یعنی بڵێن باو باپیرت دڵێ ئێشێ ئەو ئەرزەی کە ئەو خەڵکە بەسەریا ئەڕوا خۆشەویستە لای وایە بێگومان وایە ڕاستەکەی قسەکەی تۆ تاوە بەس باستەکەی من باسی ئەوەیە کە ئێمە بۆ نمونە قەدر یەکتری بزانین بە تایبەتیوانی کە تەمەنیشان هەیە ڕێزان لێ بگرین ئێستا تۆ ئەو پیاوانی کە تەمەنیانەیە لە مدلوسەکانە کە دانیشی تا چەند وەکو خۆت بە شەرمەوە مامەڵیان لەگەڵاکەی وەڵی خۆی ئەزانکی ڕێز زۆر باشە سا ئەچی بۆ ماڵێک ئەچی بۆ چایخانێک لەگەڵ ئافرەتێک کە ڕێزی لێگرت زانە ئەو چۆن بەرامبەری قسەی خۆشەکە ئەگەوتە سەلام یعنی سەلامێکی توک بڵی سەلام و ڕەحمەت الله و بەرەکات و کەوتە سەلام و ڕەحمەت الله یعنی کەیتە ناو ڕەحمەتەکەەوە هەموو شتێک ئەبێ کەتە ناو ڕەحمەتەوە یعنی قسەی خۆش دایمە هەموو شتێک خۆشترە ڕێزگردن یعنی خۆشەویستی ڕێزگرتن خۆشەویستی ئەوەی کە ڕێز لە خۆی بگرێ ئەوەی کە ڕێز لە خەڵکی بگرێ ڕێز لە خۆی گرتووایە ڕێزی لە خۆی گردای چۆن کابرای بە تەمەن ئێماچون دەستێگرین ڕێزی لێگری سەد دوعای خێرمان بووەکە وایە نەڵێن ئەگەر لە مناڵیە یاخود لە گەنجێتیە ڕێز لە کەسی گەورە بگری کە تۆش ئەچیتە تامەنەوە کە پیرەبی ڕێز لێگرنەوە وایە بەڵێ وایە بەڵێ وایە ڕاستە ئەم ڕێز و حرمەتە ماوە نەخێر نەماوە نەماوە نەوەڵە بەداخەوە ببوونی ئەم زروپ و ببوونی ئەم گۆڕاکاریانەکە هاتوۆتە پێش و نەوەڵە ئەوانە نەماوە لە مەجلیسی ئاگەر پیاوێکی بەتەمەنە بایە یان قسە لای سەر و ڕێزیان کەس لە ڕوو ناهات پێ درێژکە کەس قسەی نەکرد هەتا ئەو قسەیە کرد ئێستا هەر کەسە و لە عاشق ئێستا بۆ نە چی بکەین ینی ڕاستەکەی بەس ئێستا ژیانی مرۆڤی باش ماوە چی بکەین بۆ ئەوەی ئەم ئەدەب ڕێزە بگەڕینەوە بۆ ناو ئەم کۆمەڵگە دووبارە تربیەتی خەڵک بدرێتەوە ئەرکی کێیە من وڵاهی ئەرکی کێیە ئەرکی جارێکە ئەم دەسەڵات دارانەی ئێستا هەمیان شێوانەوە بە ملیەکە و تازە بە ئێمە چارەسەر ناکرێت بەڵێ دایک و باوک جا دایک و باوک چی بکەسەوە هەمیان والێ کردووە نە مناڵ بەگوێی دایگەکان نەک بەگوێی باوگەکان نەک بەگوێی برا گەورە ئەکا بۆی ئابوو نەوەشیەوە خاتە جوانشە پیرۆز بێ هەر ماشەڵا بە جوان لێو نەخشاوە جوانە ئەمڕۆ باس لە ڕێزی گەور و بچووکەکەین بە تایبەتی ئێستا ئەبینین لێرە و لێ ئەبیسین ئەڵێن احترام و ڕێز کەم بۆتەوە و جامانێ بزانین بۆ چی وایە جاران خەڵک زۆر ڕێزیەگرت لەو کەسانی کە جەمەدانیان بەسەرەوە کە ڕیژان سپیە کە پیاوماخۆڵن ئیتر بۆنە بێگانە بواە خودت کە سوکاری خۆمان وایە بەس ئێستا بڕێک کەمبوونەوەی بەخۆ بینیوە جیل وە جیل ئەی گۆڕێت حتمما جیلی پێشتر ڕێز و احترام زیاترە بوو لە بینیانە جیل وە جیل ئەگۆڕێت ڕێز و ئەم ئەدەبە جوانە کەم بۆتەوە خۆ بۆچی گۆڕانکایی بەسەر هاتووە وەڵی بڵێم چی نازانی ئەم سۆشیال میدیا و ئەلام و ئەمانە تاسیری هەیە بە تاکید هەموو تاسیری هەیە لەسەر گەنج لەسەر گەنجی ئەمڕۆ هەم پێشتر ئەو ئەبێ گەورەکانیش هاوکار بن ئەو ڕێز و احترامش نەماوەکو پێشتر لەگەڵ ئەگە پیاوێکی بەتەمەن ببینی یاخۆت کەسێکی گەورە چۆن مامەڵی لەگەڵەکەی بە تاکید وەڵا تا بتوانم من ڕێزی لێگرم چکە خۆم باوکم هەیە مام هەیە ینی ئەبێ حسابی هەر ئەو گەورانیان بۆ بکەین پێشینانیش ئەڵێن وتویانە ئەگەر لە تەمەنی گەنجێتیە خۆ لە مناڵیە ڕێز لە کەسی گەورە بگری کە تۆش بە تەمەنی ئەشتە تەمەنەوە ئاوا خەڵکی ڕێزی لێگرێ پەروەردەی خێزان دەورە بینێت ئەو لە چ خێزانەکە پەروەردە بووە ئەوە تەسیریە بێت لە دواڕۆی شاشۆن ئەبێدە و مناڵە ئەکەوێتەوە سەر دایک و باوک ئەنتیجار لێرە و لەوێ ئەبیسین کەسێک دوو لە ڕبینەرەکان و جەنابەت بێ ڕزیەکە بەرەمەر بە باوکی یاخود بە کەسێکی گەورەتر لە خۆی مە تا چەند ماین دیگەرانیە ئەندێ جار حاڵەتی نەخوازراو هەیە بۆ نمونە خوا نەخواسە لە باوشی ئەیە قسەی ناخۆشی پێڵێ لەم ڕۆژگارە زۆر شت لەو جۆرانە ئەبینین و ئەبیستین شتێکی ناخۆشە تا بڵێ کاریگەری دروستەکە لەسەر خەڵک لە ناو کۆمەڵگا هیوادارم گەنجەکان ڕێز لە گەورەکان بگرن ڕێز لە دایک باوک بگرن
بەتەئکید ئەوەی کە ڕێز لە گەورەکان بگرێ و ڕێز لە خۆشیەگرێ قوربانە بووم بینە چۆنە لەگەڵ جەلی کوردیە دوو سارەوە لێ بەدایمی لەبەر یەکەم من ینی بەدەر لەوەی کە ئێستا وەرزی بەهارە و کەشواواکی خۆشە هەموو وەرزەکان حەزی لەکەی زیاتر من هەر جلی کوردیەکەم جلی کوردی ئەرەوەڵا مستاحەوەیە زیاتر ئەرەوەڵا ماشەڵە دەستان خۆش قوربان سواسانەکەم لە چاو جاران نەکەمی کردووە ڕێزگرتن لە کەسی بەتەمان لە کەسێکە لە خۆمان گەورەترە وڵا بە کورتەکەی نەماوە ڕێزێ نەماوە چکە و تعلیماتەکە گەورەیە بە بچوو وەری ناگرێ بچوو بە مێشکی خۆی ئیشەکە جاران باوک حکمێ کرد ئەولاد بە قسەیە کرد ئێستا هیچ ئەولادی بە قسەی باوک ناکە ئەمە قانجاز دەکەن لەوەیە نەوەڵە قازاز ناکە زەرەرەکەن هەر کەس خبرێت لە دایک و باوک وەرنەگرێت لە ئاخرەکەی زەرەرەکە خەڵکی چۆن ڕێزی لە بەتەمەنەکانەگەر لە مەجلیس و کۆڕ و کۆ بنەوەیە جاران لێ بکە مناڵ بگوێمان لە باوک و باپیرانمانەگرت کە مەتەڵیانەوە باسی چیرۆکیانە کرد باسی ئەحداسێکانە گوێمان لێ دەستمان لێ وەرەگرت بەڵام ئێستا ئەوان بە ئێماڵێ ئەوە کۆنن کە نەسیحەتیانەکەن ئەڵێ ئیشی وا مەکەن ئیشی وا بکەن وشی وا مەکەن ئەڵێ ئەوە کۆنن تازە لێ بوونێتەوە ئەمە گیری تازە هاچونە سەر بە مێشکی خۆمان ئیشەکەین باشە چی کاریگەری ئەوەی دروست کردووە کە گەنج یاخود ئەم جیلە تازەی کە ئێستاوە پێیەگەن ینی بنمونە جۆرایڵی دایک و باوک نەبن جۆرایڵی پیا و ڕیسپەکان نەبن بە قسەیان نەکەن چی تەئسیراتێکیان لەسەرە وەڵاهی بە تایبەتی ئەم ئەنتەرنێتە تاسی لە هەمووی کردووە ئەرێ وەڵا چی لە ئەنتەرنێت بخوێننەوە چی وەربگرن هەر بە قسەی واکەن تر بە قسەی گەورە ناکەن ئەو بەرنامەیە کە بەودانراوە بۆ مێشکیان پوچەڵ کاتەوە هەر بۆ پوچەڵکردەوە دانراوە ئەنتەرنێت بۆ کراوە کە سوۆسیال میدیا و ئەنتەرنێت چی لەوە وەرگرن هەرەوە پڕەکرێتەوە میمۆریان پڕەکرێتەوە گنا قسەی دایک و باوک وەرناگرن ئەمە ژیانی خەڵکی شێوانوە بزە بدەوە شوانەتی ئاری وەڵا ئەمە شوانەتی بینیوتە بەنمونە حتمما ئێستاش هەر هەیە ینی خەڵکانێکی وا هەبن کە ئێستاش لە ڕویان نەیە پێدرێژکەن لە تەنیش کەسێکە لە خوان گەورەترە جاران کە باوک دانیشت بێ هەموو بە پێو بۆ سا باوکە دانیشتە ئەنجا وڵاتەکان دانیشتە یا مناڵەکان دانیشتە ئەستا بێ ئەوەی گوێ بە کودایک باوچێ پاڵەکەوێت مۆبایلەکەی بەدەستەوەی تر گوێ نایەتی باوکی لە خوارەوە دانیشتووە لە سەرەوە دانیشتووە بەڕێی خۆی ئیشەکات لەبەرەوەی احترامەکە کەم بۆتەوە وڵا بێگومان بەداخەوە ئەمێش ئەوە حقیقەتێکە بعد باسەکەم چاوەکەم پای گەورە تەمەند درێژەکە زۆر سپاس ڕێزگرتن لە کەسی گەورە تا چەند گرنگە ئێمە کە گەنجین ڕێز لەو کەسانە بگرین کە لە خۆمان گەورەترن بۆ نۆ ڕیسپیە جا مامە خاڵە باوکە یاخود بێگانەیەکە یاخود کەسێکە بین لەسەر ئەو جادەیە ئێمە بە ئەدەب و بە ڕێز و مامەڵیان لەگەڵا بکەین جا لای ڕاستەوە دەست پێکەین سام چێڵە لەسەر ئەو بابەتە حەزەکەی ڕێزی لێ بگرن وایە ئێمەش کە گەنجین ینی تا چەند گرنگە ڕێز لەو کەسانە بگرین کە تەمەنێکیانەیە کە ڕیژیان سپیە ئێمە بە شەرمەوە مامەڵیان لەگەڵا بکەین بەتاکید چونکە پێش هەموو شتێک خۆی گەورە شەرم لە ڕیسپەکانەکە شەرم لە کەسی گەوراکە ئێمە بەندەیەکی نەبێ ئێمە ڕێز لە گەورەکان بگرین جۆرەیاڵیان بکەین ئەگەر نسیحەتیان کیژان کردین تووڕە نەبین بەرامبەریان وایە بەتاکید وایە بە جوان لێ بگرین و بە قسەیان بکەین چونکە ئەوان تەجروبەی ژیانیان باشتر بینیەوە و لە ئێمە گەورەترن شتی باشترە زانن ئێمەش لە سەرمانەکە وەکو ڕێزێک ئینادیان لەگەڵا بکەین کە لە ڕەقی ئیسفادەی نیەگەر بیشیکەین بەڵام ئەگەر نەیگین باشترە بێگومان باشە ئەی ئەمە هاوڕێ خۆشەویستە تۆ چۆنی باشی سەلامت بی پەیوەندی چۆنە لەگەڵ خەڵکی ڕیسپی و کەسی بەتەمەناوەنی کە لە خۆتان گەورەترن وڵا سواز بەخواسەوە زۆر چاکە بە دەرەجەیەک ڕێزگرتن ئەبێ ڕێزیان لێ بگرن ڕێزگرتن خۆی ئینسان بە ڕێزەوە جوانە ئەتاکو ڕێز بگری کەمە بە تایبەتی لە کەسێک لە خۆ گەورەتر بێ کەسێک ڕیسپی بێ یا دایک و باوک یا کەسێکی تر لە خۆ گەورەتر بێ وەڵحاصل خۆی ڕێزیش بۆ گەورە و بچوو کراوە بێ ڕێز لە هەردوو ئێستا هەمومان گەنجینا ئێوە گەنجترن لە من ینی تۆزی کاڵ بۆتەوە گەنجی ئێستا کەمێ کەلەی گەرمترە ینی زوو تووڕابێ ئەگەر
مامەحاژیەک پیاوێکی ڕیسپی دایکە باوکە بڵێ کوڕمەوەمەکە ڕەنگە هەندێک لە گەنجان خۆیان بە ڕاستتر بزانن ئەبێ وابێ نەوەڵا نابێ وابێت ئەبێ ئەسانجی خۆی بە زۆری چرۆ سەر پەروەردەکردنگە کە تۆ لە ئایلەیەکە گەورە بووی ڕێزگیر بینی و ڕێزیان لە گەورە بچووکرد تۆ شفێرەبی چاو لەوانەکەی چاو لە ئەوانەکەی کە ڕێز لە گەورە بگری لە بچوو بگری گەنجش بە عام لەسەر عسابە نابێ وابیت وڵاوە تۆگەر کەسێک ببینی بە تەمەن لە کۆڕ مدرسێکە قسەی پێ بڕی ناوەڵا نابێت نە لە سەری و دانێشی نە قسەی پێ ببڕی پێ درێژەکەی ناوەڵا قەت شتیوان نابێت نابێت نە پێ درێژکەی نە قسەی پێ ببڕی لە قسەی ئەوە قسە بکەیت نابێت دەنگە بەرزکەی تۆ بەرامبەری ناوەڵا نابێت بەتەکی ئەمانە ئەیبیسین و ئەیبینین وایە هەندێک جا لە هەندێک شوێن خەڵکانێکن ڕێز لە کەسوکاری خۆیان ناگرن یا ڕێز لە خەڵکی بەتەمەن ناگرن مناوەی چی؟ وڵایەوە ڕفتارێکی زۆر ناشنە توارێکی زۆر ناشنە زۆر گەزێر تەنان ڕێز بۆ دایک و باوکی خۆی دانانێت بۆ برای خۆی دانانێت بۆ کەسی گەوری خۆی دانانێت وایە ئەی یەک پرسیارێکی تر لە تۆ ئەەکەم چی وای کردووە لەوەی کە بەشێک لە گەنجەکانمان هەر خۆیان بەڕاست بزانن و ڕێزی گەورەکان نەگرن چی تەئسیراتێک لەسەر ئەمانە هەیە؟ وڵای ڕاستی شتێکی زەرەرەکە نەگەر ئەم شتە بکەن بەڵام عینادی و کەلارەقی و زەمانەکەشی گۆڕاوە گەنجان ئێستا فەرقیان هەیە چونکە شەرم ناکەن جاران خەڵک شەرمن بوو شەرمیە کرد بەڵام ئێستا ڕاستی و شتە کاڵ بۆتەوە تا چەند سۆشیال میدیا و ئەعلام ڕاگەاندن تەئسیری هەیە لەسەر بەشێک لە گەنجەکانمان وڵاهی بینینی کەسانی تر و سۆشیال میدیاش دەورێکی زۆری هەیە ئیتر چاو لەوانەکەن تەمەنەوە حەزەکەی ڕێزی لێ بگرن بە تاکید ئەگەر ئێستا ڕێزێک کەسی لە خۆم گەورەتر نەگرم کە گەورەش بووم لەوانەیە ڕێزم لێ نەگرن تۆ ناتەویش بڵێ لەسەر ڕێز وڵایی من پێم وایە ڕێزگرتن لە کەسی گەۆ شەر نێر کەس و کاری خۆت بێ لەوانەیە کەسێکی بەتەمێت تۆ نەیناسیت هەز بەکەم و کورتی خۆی بکات بەڵام تۆ کاتە بە ئینسان بەڕاستی کەسایەتی خۆی بە ڕێزگرتن دیارەکات سەبەن من تۆری و بازاڕەیە ڕێیەکە یان شتە پاسەوە سە شوێنێکی گشتیەوە سەری شتێکە گرتووە کەسێک ئەگەر تەمەنی هەبوو ئەنی هاوکاریەکی ڕێزی لێگری بێگومان ئەرکی سەرشانمانە ڕێزگرتن لە کەسێکە لە خۆت بە تەمەنترە ڕێزگرتن لە دایک و باوکی خۆت تۆ کە ڕێزەگری لە کەسێک بەرامبرت بەیانی دوو بەیانی ئەم حاڵەتە تووشی خۆ دەبێتەوە کەسێکی تر ڕێز ئەگرێت لە دایک و باوکی خۆت بێگومان ئەڵێ چی بچێنی ئەوە دووریتەوە ڕێز لە باوکو دایکی خەڵە بگرە خەڵکێک هەیە ڕێز لە دایک و باوکە ئەگرێ وایە ڕاستە بەتاوی ئەی تۆ هیچ ناڵی لەسەرەوە باشە دەستان خۆش بێت سپاس بۆ ئێوە و یەخوا نمونەتان زۆر بێ زۆر سپاسانەکەم جانەکەم زۆر سپاسانەکەم بێگومان ئەوکو ئەم گەنج عزیزانە باسییان کرد کەسانێکن کە لە ئێمە تەمەنیان زۆرترە و ئەزمموی کانەیە لەم ژیانەیە ئێمە پێویستە بەڕاستی ڕێز لە تەمەنیان بگرین ئەوانی کە تەمەنیان هەڵکشاوە و ئەوانی کە لە ئێمە گەورەترن ئێمە ئەگەر ڕێز لەوان بگرین ڕێزمان لە خۆمان گرتووە و بە دڵنایەوە ئەگەر ڕێز لە هەر کەسێ بگری کە تۆ ئەچیتە تەمەنەوە ڕێزی لێگیرێتەوە و بە دڵنایەوە ئەگەر ڕێز لە خەڵکی بگری خەڵکانێکی دیکەش هەن کە ڕێز لە دایک و باوکە ئەگرن بۆیە کوردەواری جوانان فەرمووە چی بچێنی ئەوە ئەدووریتەوە تۆ ڕێز لە خەڵکی بگرە ڕێز بەدەستێنی احترام و خۆشەویستی ببارێنە بەسەر خەڵکیە خەڵکانێکیشان احترام و ڕێز و خۆشەویستی بەسەر ئابارێنن ئەمە کۆمەڵگایشی کایبینی بە دڵنایەوە بە ڕێز و بە احترام و جوانە بۆی کە گەورەکان ڕێز لە بچووکەکان بگرن و بچووکەکانیش ڕێز لە گەورەکان بگرن ئەگەر هەر کاتێ ڕێزی گەورە و بچووکی نەما احترام نەما ئەوە ئەم ژیانەیەش هیچ مانایەکی نامێنێ و تام و چێژ بەدەستین.